یەکەم کۆبوونەوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان 6 بڕیاری لێکەوتەوە، بەڵام بڕیارێکیان تەنها چەند کاتژمێرێک بڕی کرد و دواتر لە لیستی بڕیارەکاندا سڕایەوە. لە خاڵی چوارەمی بڕیارەکانی حکوومەتی هەرێمدا هاتبوو دەبێت هەموو وەزیرەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی یاسا و ڕێنمایەکانی دەستەی دەستپاکی کوردستان سەرجە ماڵ و موڵکی خۆیان ئاشکرا بکەن. بەڵام پاش چەند کاتژمێرێک لە بڵاوبوونەوەی بڕیارەکان میدیا فەرمی و نافەرمیەکانی پارتی ئەو خاڵەیان لە ڕیزی بڕیارەکان لابردوو، ژمارەی بڕیارەکان بۆ 5 بڕیار کەم کرایەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت لە ڕابردووشدا فۆرمی ئاشکراکردنی سەرۆت و سامانی بەرپرسان نەیتوانیوە ڕۆڵی خۆی ببینێت و دەبێت حکوومەت هەنگاوی زیاتر بە ڕووی شەفافی و نەهێشتنی گەندەڵی بنێت، نەک لە بڕیارەکانی پەشیمان بێتەوە و بیانسڕێتەوە. بەپێی ئەو فۆرمەی کە دەستەی دەستپاکی هەیەی دەبێ هەموو خاوەن پلە باڵاکان و پۆستە گشتیەکان لە دەست بەکاربوونیان و دوای دەست بەکاربوونیان سەرۆت و سامانیان لەو فۆرمە ئاشکرا بکەن. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان خەڵک و پەرلەمان و ئەوانەی چاودێری ئەم حکومڕانیەکەن باش ئەزانن کە مڵک و سامانی بەرپرسەکان بە ناشەرعی و نایاسایی چەنێ زۆرە. بەڵام ڕێگایان دۆزیوەتەوە بۆ ئەوەی نەیخەنە سەر فۆرمی نەزاهەکە بە ناوی خۆیانەوە نەبێ یاخودکە بتوانن بیشارنەوە. بۆی بەداخەوە ئاشکراکردنەکەش بەو ڕێگایی دەستەی دەستپاکی نەیتوانیوە لە ماوەی ڕابردووە پێمان بڵێ ئەو فۆرمانەی سەرۆت و سامانی بەرپرسانی تیا ئاشکرا کراوە کامەیان جێی گومانەوە چۆن گەیشتووە بە ئەم مڵک و سامانەی هەیەی. سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردیش ڕەخنا لە لابردنی ئەو بڕیارە دەگرێت و پێی وایە ئاماژەیەکی خراپە بە دووبارەبوونەوەی ناشەفافی و گەندەڵیەکانی کابینەکانی ڕابردوو لەم کابینەشدا. ئەوەی کە جێگەی نیگەرانیە ئەوەیە کە حکوومەت دوای 200 ڕۆژ نزیکەی 200 ڕۆژ کابینەی تازە دروستکرا، بەڵام لە یەکەم بڕیارێک کە دەری کردیش لە خاڵە ئەساسیەکان بۆ زیاتر شەفافکردنی بودجێی حکوومەت، بۆ زیاتر شەفافکردنی کاروباری کارگەری وەزیرەکان و کارمەندانی حکوومەت لە نێو بڕیارەکانیدا دەرهێنرا کە ئەمەش جۆرێک لە نیگەرانی دروست کرد، بە تایبەت کە هەندێک لە ڕێکخراوەکان تەمەنای ئەویانە کرد کە یاسای ژمارە 11 ساڵی یاسای ژمارە 11 ساڵی 2016 مافی بەدەستهێنانی جێنێریکا بە نزۆکی لەدایک بوو تا یاساییش تەنفیز نەکراوە. ئومێدێکیان بەم کابینێ تازەیە هەبوو کە تەنفیزی بکە و ئیشی لەسەر بکە و کارای بکە بڕگە و بەندەکانی. پەیام پەیوەندی بە یەکێک لە وەزیرەکانی حکوومەتی هەرێمەوە کرد و ئەو باسی لەوە کرد ئاشکراکردنی سەرۆت و سامانی بەرپرسان و پڕکردنەوەی فۆرمی دەستەی دەستپاکی پێویست بە بڕیار ناکات و پێشتر جێبەجێکردنی ئەو بڕیارە بە یاسا ڕێکخراوە. لا بەرامبەردا سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردیە و پاساوی بە پاساوێکی لاواز ناوبردوو وتی زۆرینەی بڕیارە شەشخاڵێکی حکوومەتی هەرێم بە نمونەی داوامکردنی فەرمانبەران و پاراستنی نهێنی کاروباری فەرمانبەرایەتی و نەهێشتنی ڕۆتین لە کاروباری دامودەستگاکانی حکوومەت بە یاسا ڕێکخراون و جێبەجێکردنیان پێویستی بە بڕیار نییە و بە پێ و پاساوە بووایە دەبوو بڕیارەکانی دیکەش لە ڕیزی 6 بڕیارەکە لابدرانایە. لە زۆرینەی وڵاتانی پێشکەوتوو بۆ ڕێگریکردن لە گەندەڵی و بەکارهێنانی پۆست و پلەی گشتی بۆ مەبەستی تایبەتی هەر بەرپرسێک لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆت و سامانی خۆی ئاشکرا دەکات و دواتر لە کاتی جێهێشتنی پۆستەکەی دووبارە سەرۆت و سامانی خۆی ئاشکرا دەکات. دامودەستگا پەیوەندیدارەکانیش بەراورد لە نێوان سەرۆت و سامانی پێش دەست بەکاربوون و دوای جێهێشتنی پۆستەکەی ئەو بەرپرسە دەکەن کە ئەگەر بێت و سەرۆت و سامانەکەی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردبێت ئەوە لیژنەی لێکۆڵینەوەی لەسەر پێک دەهێنرێت و لە ئەگەری ساغبوونەوەی گەندەڵی بە ئەسەریدا ئەوە دادگا بڕیاری لەسەر دەدات. بەڵام لە ماوەی 28 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان ژمارەیەکی کەم لە بەرپرسان سەرۆت و سامانەکەیان ئاشکرا کردووە و هیچ بەرپرسێکیش لەسەرەوە پرسە سزا نەدراوە. ئەمەش دەرفەتی گەندەڵی بە شێوەیەکی بەرچاو فراوان کردووە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.